کارە بیداتێکە دەستم پێ کرد تەنانەت بۆ خۆم بوو حەز و خولیاکم بۆی هەبوو وردە وردە دەستم لە ئیشەکان کرد وردە وردە شیرنیەکان فێر بووم کۆڵم نەدا زۆر کەسیش هەبوو هاوکاری کردوم لە ناوڕانیدا دووسێ وەستا هەبوون ئاوا بڵێن مەسەلەن پرسیارم لێ دەکردن لە زۆر شتدا ئاکڵ دەبووم پێویستیم بە تیرۆک بۆ پێویستیم بە سینی ئەو سینیانێکە پێویستم بۆ شتانە پرسیارم لێ کردوم بە ئەتیادویان داوم دوایە تاوێم دامنەوە بەرە دوکانەکە لە دوکانێکی گچکەوە دروست بوو بە کارگەیەکی گەورە ئێستا نزیکەی 15 کەس ئیشێ دەکەین بەو کەسانی کە دەشی فرۆشن بەوانەوە بوونە 15 کەس دەنا تقریبا 13 ئافرەتی وەستایەکی ئێرانیشمان لەگەڵا ئەو ئیشی خۆی دەکات ئیشی شتی ئێرانی دروست دەکات دەنا ئەوکەی کە هەموو بەعام شتی خۆمان دروست دەکەن ها بڵێ منتیقی خۆمان زیاتر حەزیان لە جۆری پاقلاوەکان و پلیچەکان و هەموو جۆرەکان شعریەکان بەو جۆرەی ئەو شتانە دروست دەکەین ماڵەوەمان بە دەرەجەیەک هاوکارم بوون لە پێشەوە یەکەم کەس براکەم هاوکارم بوو ئەستاکاوە زۆر مەمنونم سوپاسی دەکەم تا دەمرم هاوکاری کردم لە هەموو ڕوەکانەوە دواتر داکەم دواتر پیاوەکەم زۆر یارمەتیدام هاوکاریان کردم ئێستا گەشتم بۆ ڕۆژەش کرد کاتی دیاریکراوم هەیە لە کاتی هاتنم ڕۆشتنم فرۆشتنی شیرنیەکانمان هەموو شتەکان بە کات دەڕوا ئێستا گونجاوە زۆر زۆر ڕێکە شیرنیەکان لە ماوەی شەو ڕۆژێکدا 3 جار بەدل دەکرێت 3 جار مەسەلەن پسینی بەتاڵ دەبێتەوە هەمان شیرنی دەستەوە جێگای لە ناو مێزیدا شکر خواستێکی زۆری لەسەرە لە بەرەوەی کە گوێزی باشی تێ دەکرێت شیلەی کەما بە پاکخانی دەکرێت ئافرەت دەیکات لە ڕووی خانەکەی و دەرەجەیەکە لە ڕووی ئەوەی کە گوێز وشتی چاکی بۆ دەفڕین بۆی بەکاردێنین شتی خراپی لە بەکار ناهێنی خەڵکەکەش دەزانێ یعنی شکر بووینەتە جێی سیقە و متمانەیەکی تەواو لە ناو خەڵکی ڕانیە لە دەوروبەریشی کە خەڵک دێ بۆ بەسەردا مەسەلەن بە ڕانیەی لە سلێمانی لە هەولێرە لە شوێنەکانیکە هەمووی هەتا شیرنی ئێرە نەباتەوە ناڕاتەوە بەخوای ساڵی یەکەم و دووەم دەمان نارد بەس ئێستا فریای ئەو هەمووی ناکەوین ناشمانەوە ئیشەکە زۆر بۆر بێ یعنی مەسەلێک هەیە خەڵکی فێری زۆر خواردنێک بکە یعنی ها بڵێ چۆن دەڵێ شتەکەی بە خراپی دروستکەی و بینێری شتی جوملە شتێکی باش نییە کەمتر ئێستا شتی جوملە دروست دەکەین دروست ناکەین هەر هیچ ئەو ساڵ بەڵام هەتا پارێش دروستمان دەکرد دەمانگوت خەڵک تەکلیفی دەکرد شتمان زۆر زۆر دەڕۆیش یعنی فریان مشتریەکان نەدەکەوتین هەموو دڵیان لێک دێشە هەموو لێک تووڕە دەبوون هەرەو دێگو ئەوەندە بەرمم بکەوێ ئەوەندە دێگو بەرمم بکەوێ یەک جاری گوتمان بادڵی کەسیشمان لێ نەیەشێ ئیشەکەش بەکەم و پوختی بکرێ بەس بۆ شارەکەی خۆمان بێ ئەوەی هاوشاریان لە شارەکانی کەش داوا دەکەم بە تەکسی بۆیان دەنێری خەڵک هەیە زۆری مەی بەدڵە پێی خاوێنترە لە هەولێرە لە سلێمانیە لە کۆیە بە دەرەجەی قەڵاتزێ ئەوانە زۆر دەبەر لێرڕە بۆیان دەنێرین بە تەکسی هەم تەکسی شتی خۆمان تایبەت هەیە وەڵڵاهی ئەوە بۆ خۆی شتێکی زۆر زۆر باشە یعنی با بڵێن لێرە نزیکی 13 ئافرەت ئیش دەکات باشە بەخۆمەوە 14 ئافرەتە بێ لە پیاوەکان کە دەفرۆشن و بێ لە وەستایەکی ئێرانیش کە پیاوە لێرە کار دەکات نزیکەی 14 ئافرەت لێرە کار دەکەین هەمووی بژێوی ژیانمان زۆر باش کەوتوتە سەری مانگی وا هەیە بڵێن نەفەری 500 دەباتەوە یان 300 دەباتەوە یان 200 دەباتەوە بە پێی کار و ڕۆشتنی شیرنیەکان و بە پێی کاتیانی گە زۆر سەرفیات هەبێت ئەمەش زۆرتر لێرە ئیش دەکەین هەمووشمان زیاترمان دەست دەکەین ئەگەر زۆر سەرفیش نەبێت ئەوە داهاتەکەمان بەوەسەتی هەر عیبی نابێت بەس شکر باشە لە خوای بەزیاد یعنی هەموومان بە تێر و تەواوەتی موچەیەکی تایبەتمان هەیە هەموو بەڕێکوپێکی بەڕێوە دەچێت کێشەی نیە لە ڕووی ئەو شتانەوە مەسەلەن چەند جۆرێکمان هەیە لێرە کە زۆر زۆر دەڕوا جۆری پاقلاوە بە ڕۆنی خۆماڵی پاقلاوە بە فستان بە ڕۆنی خۆماڵی برمەی سادە برمەی گەنج سوارە بوختە چاوباس مەسەلەن شەکلەمە پسکیتی بە کونجی پلیچەی گوێز و خورما بە دەرەجەیەک دەڕوا ئەجا 3 جۆر 4 جۆرمان هەیە لەوی بە لوقممان هەیە بە قاوەی بە شکوڵاتە هەمانە شکوڵاتە و گوێستێکەڵاو دەکەین لە ناوەکەی دەکەین بە خورما هەمانە بە ئەڵقوم هەمانە ئەوە هەموو جۆرەکانیەتی ئەجا بێ لە جۆری شعریە ئەجا بێ لە جۆری شیرنی ئێرانیەکان شیرنیەکان وەڵا زۆر زۆرم بەس ڕۆژانە چەند فریاب بکەوین ئەمە ئەوەندە دروست دەکەین حکومەت وەڵای باسی حکومەت هەرماکە قەت یارمەتی نەداوین قەت هاوکارمان نەبووە لە ڕووی هیچ شتێکەوە ئەوەی دەکرێت خەڵک بۆ خۆی یەکە حکومەت شتە گەورەکان ناکە جا گچکەکان لە کوێ ئاگەی لە گچکەکانە ناوەڵای یارمەتی نەداوین ڕاستی بۆ خۆم هەتا هەوڵمدا بە زیاتر پێم خۆشە
هەر لێرە پەرە بە داهێنان بدەم نەک بە فراوانکردن یعنی ئیشی کەم و پوخت و شتی جوان و تازە و هەموو مۆدێلەکان هەبن هەموو جۆرە شیرنیەکان تێدا کۆ ببێتەوە پەرەم بەوەی نەدا پڕ دەمە دوو مەعمەلی کە دانم دوو دوکانی کە بکەمەوە با یەک دوکان بێ یەک شوێن بێ بەڵام خەڵک لە شیرنیەکەم ڕازی بێ پێم بەڕێوە بچێت وانە بێ زۆر بۆر بێ ئێستا هەر هەوڵ دەدەم هەندێک مۆدیلی پاقلاوە هەیە کە ئێستا ئێمە نایزانی لێرە ناکرێ ئەوانە تازە بە تەمام بردە بڵێن دەست پێ بکەم ئەوی شیرنیانش لێرە هەبن یعنی پێم خۆشە بچم دەورات ببینم شتی تازە دروستکەم لێرە پێم خۆشە شیرنیەکەم یەک شوێن بێ و ناوبانگێکی باشی هەبێت ڕێکوپێک بێ و گەورە بێت لە جێگای خۆی واللهی کاری دەستی ئەوەندە زۆرە هەر ژنێکی حەزی لێ بێت ئیش بکات داهاتێک پەیداکات لە ژوورێدا نەنیشێ بە تەمبەڵی پاڵکەوە یعنی خۆقابی لەمەش منداڵمان هەیە مێردیشمانەیە و ماڵیشمانەیە و بەڵام هەوڵی خۆشمان هەر دەدەین ئەتۆش ئازا بە وەکومە هەر ئافرەتێک ئازا بە وەکومە وەرە دەرێ کار بکە خۆشەر کارگەکەی من نییە وڵی چەند جێ بۆتەوە من ئەوەندەم ڕاگرتووە ئەگەر گەورەتر بێت لە ناو خۆیدا من ناڵم دەچمە دەرێ بەڵام چەند گەورە بێت چەند ئافرەتی کە هەڵگری ئەمن وەری دەگرم هیچ کێشەم نییە ئەم لە خوایەکم دەوێتێک بێتە دەرە لە ماڵە ئیش بکات بۆچی هەر لە ژوورەوە دانیشن وەڵام ئەمە کاری ماڵش دەکەین منداڵش بەخێو دەکەین میوانشمان هەیە تەعزیە و بووکیش دەکەین پێم خۆشە وەڵا هەموو ئافرەتێک بێتە دەرێ بە دوی کارێک کەوێ خوار شەرت شیرنی دروستکردن نیە بڕەوە خەیاتی هەیە چنین هەیە ڕستن هەیە کارگێ فەڕش هەیە ئەنواع شت هەیە بڕۆ کاکە شت دروستکە مثلەن هەیە گوڵ دروست دەکرێت لە بەتی نایلۆن و یان لە تەختە و شدیان نەخشەیاڵی دەقەنن ئەنواع ئیش هەیە بەڵامە تۆ گە هەر دانیشی بڵێ وڵا ئیشێک نییە ئەخ تۆ ئاوا نایدۆزیەوە دەبێ بگەڕێ دەبێ پرسیار بکەی بە دووی بکەوی جان لەکوێ ئیشەیە نانکردن ئەو هەموو کارگە هەیە وڵا ئێستا کارگەم پێشک دێ لەو ڕانەیدا لەسەر بێکابانی دایدەخا کاکە دەبەرنە دەرێ ئیش بکەن ئەوە کارگەکی گەورە و گرانە دەبەرن نانی لێ بکەن نایکەن کاکە دەبا بیکەن دەنا وڵی ئەوەندە ئیش زۆرە نەبێتەوە هەچی حەزی لێ بێتوانێت ئیش خۆی بکات